كل عزم برضه من بيش كرني برنامج كردي جاد حزار فيلم بريز عدنان ولي كلاو پیش مرگانی دیرنکا که به سالانی درو درێژ ناو خەبات و تێکۆشینێ گەلی کورد لە باشووری کوردستان شەرکریەکە و ئێستا لە سیدنی گەرمایە سەر خەتی تەلەفۆن. کاک عدنان ئێوارە باش سپاس بۆ کات و بەشتەبوونیشتانتان لە ئەم گۆتوبێژ. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک مستەفا بەناوی سەرجەم ئەندامانی کۆمەڵەی کۆمیتەی پێشمەرگە دێرینەکانی کوردستان لە ئوسترالیا دەستخۆشیت لێ دەکەین بۆ ئەو دەرفەتەی کە بۆ ئێمە ڕەخسان لەگەر بەڕێستان. زۆر سپاسم کاک عدنان. کاک عدنان وەکو پێشمەرگەیەکی دێرینەکە کە بە ساڵانی درو درێژ لە ناوچیا شەڕی ڕژیمی سەدام حوسێن کرد بەڵام ئێستا پێشمەرگە شەڕی ڕێخستنی تۆریستانەی داعشەکەنە. ئایا فەرق و جیاوازی لە نێوان ئەو شەڕی لە چیا لە دژ ڕژیم و شەڕی ئەمڕۆ لە دژ داعش چییە؟ ئەوەی ڕاستیبی کاک مستەفا تەبان زۆر شتی جیاوازە. ئەو سەردەمەی کە ئێمە لە شاخ بووین لە سەردەمانی هەشتایەکان پێشمەرگە بە حەقیقەت شێوازی شەڕکردنی شێوازەیەکی تقریباً تەقلیدی بوو بە چەکێکی زۆر کەم و بە ئازوقەیەکی زۆر کەمەوە بەڵام مورەیەکی بەرزی پۆڵاینی هەبوو. ئێستاش بە هەمان شێوەورەی پۆڵاینی هەیە ئەگەر ئێمە تەمەشا بکەین بەڵام بە نسبەت چەک و ئازوقەوە احتیمالی هەیە تۆزێک فەرقی هەبیتن. ئێمە ئەو کاتەی کە خەباتمان کرد لە پێناو بەدەستهێنانی ئەو ڕۆژە بوو کەوا ئێمە دروستمان کرد و ئێستا لە سایەی خەباتی ئەو سەردەمی پێشمەرگە دێرینەکان بوو کە حکوومەتێکی بنکە فراوانی لە هەرێمی کوردستان دروست بوو و بە حەقیقەت پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆی دیتی ئەو ماوەی 25 ساڵەی. بەڵام ئێستا ئەو ماوەیە کەوا دەبینین کێشەکان ڕوبەڕووی کوردستان بۆتەوە بە تایبەتی شەڕی چەتەکانی داعش کە نزیکەی 1400-500 کیلۆمەتر بە درێژایی ئەوە پێشمەرگە خەبات دەکا. جیاوازیەکەی ئیتر خۆت دەبینی ئێستا پێشمەرگە بە حەقیقەت تەنیا بەس لە ڕووی هێزی ئاسمانیەوە پاڵپشتی دەکرێت لەلایەن ویلایەتەکانی ئەوانەی تەحالوف کە بەشداریان کردێ دژی داعش. تەنیا پێشمەرگەش ڕاستە لەوانەیە لە هەندێک چەکەوە سوودمەند ببی بەڵام وەکو پێویست یارمەتی نەدراوە. باشم کاک عدنان ئەم کێشە و قەیرانی ئەمڕۆ لە حرێمی کوردستان لە نێوان پایتەکانی سیاسی چ تەئسیر کردووە لەسەر ژیانی خەڵک لە حرێم کە زۆر کەس ئەڵێن ئەم قەیران بدەهان قەیرانی تر لەگەڵ خۆئیناوە و جنابتان وەکو پێشمەرگەیەکی دێرینەکە ئەم وەزێ ئەمڕۆ لە باشووری کوردستان چوونێ بینی؟ ئەوەی ڕاستیبی بەڕاستی جێگەی داخە ئەمە زۆرمان پێ ناخۆشە وەکو هەواڵەکان دەبیسین یان لە کەسوکارمان لە کوردستانەوە یان بەهۆی برادرانمانەوە لە سەرکردایەتی هەردوو حیزبەکان. قەیرانەکە بە حەقیقەت ئەوە ناهێنێ ئەو ڕۆ ئێمە لەسەر پۆستی سەرۆکی هەرێم ئەو کێشانە ئیتر قوڵتر بکەینەوە منافەسەیەکی ناشەریفانە و پاشقوڵ لە یەکتر بگرین. بە حەقیقەت ئێستا کوردستان پێویستی بە یەکگرتن و تەبایی هەیە. ئێمە ناڵێن کاک مەسعود جارشتر هەڵ نەبژێتەوە بەڵام وەکو کە ئیتفاقی استراتیجی کە کرایە کاتی خۆ لەنێوان یەکێتی و پارتی یەکێتی ئێستاش هەر پابەندی ئەو ئیتفاقەیە احتیمالی پارتیش بە هەماشەوە بەڵام هەندێک شت هەیە کە لایەنەکان پێویستە کە چارەسەری ئەو وەزعەت بکرێ ئەویش بە سازان و دیالۆگ و لە تێگەیشتنە کەمکردنەوەی هەندێک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمە و بە حەقیقەت ئێستا ئەگەر بمانەوێ نەمانەوێ شتێک هەیە لە کوردستان ئەویش ناتێگەیشتنێک هەیە لە نێوان ئەحزابە سیاسیەکان. بۆیە لەوانەیە دەستی دەرەچیش ئیقلیمی ئێران و تورکیاشی تێدا هەبی ئەو مەسەلەیە کێشەکان قوڵتر بکەنەوە بەڵام دەبی سەرکردایەتی کورد لەوە زیرەکتر بێ بتوانیتن کەوا لەسەر مێزی دانوستاندندا بنیشی ئەو کێشانە هەموو بەلاوەوە بنێ. ئێستا ملەتی کورد پێویستی بە یەک دەنجی و بە یەک ڕەنجیە یەک هەڵوێستیە یەک بڕیاری سیاسی هەبی مەرجەعێکی هەبی بۆ ئەوەی کەوا ڕووی تێ بکەن. بەداخەوە ئێستا ئێمە خەریکە هەندێک دەستکەوتێ لە دەستی خۆمان دێن. من ڕەشبن نیمە احتیمالی وەزعەکە بەرەو باشتر بچی و بەڵام کێشەیشتر هاتۆتە پێش. ئێستا دەتوانم بڵێم دەستی دەرەکی و دەستی خۆمانیشی تێدا هەیە
ئەویش کۆچکردنی ئەو گەنجانەیە بە زۆرەوە ئێستا دەبینی بە نسبەتێکی یەکدار زۆر ڕووی لە هەندەرانەوە کردووە و ئەوەش خۆی یەکێکە لە پیلانەکانی کەوا دوژمن نەیتوانی بە شەڕ زەفەرمان پێ بە ئێستا بەری پەنای بردوتە بەر ئەو پیلانە دەیەوێتن وەکو کە ئێمە چۆن نەوتەکە دەنێرنێ دەرەوە ئێستا خەریکە گەنجەکانیش هەر بە هەمان شێوە وەکو نەوتەکە بینێرنە دەرەوە بۆ ئەوەی دوور ببنەوە لە کوردستان و لە هەندێک نخبەیەکی من وەکو پتێ بگەم نخبەیەکی گەنج ئێستا پێڕاگەشتووە ئەو وەزعی تەقەبوڵ نییە و ڕخنەیتون لەسەر کرداتی دەگری لەوانەیە هەندێک ئەحزاب بێوێ ئەوانە بەرەو دەرەوە پەرچێشان بکە بۆ ئەوەی دوورکەونەوە لە خاڵە استراتیجیەکەی کە ئەویش گەیشتنە بە ڕخنەگرتن و هێنانە خوارەوەی ئەو دەسەڵاتە دیکتاتۆریانەی کەوا دەیانەوێ حیزبە دیموکراتیەکانی خۆیان حیزبە دیموکراتیەکانی خۆیان کە بانگەشە بۆ دیموکراتی بۆ سۆسیال دیموکرات و یان پارتە سیاسەکانی ترکە دەکرێ نانەوێ بەرەو بنەماڵەیی حیزبێکی تەقلیدی بڕوە ئەوەیە مەسەلەکە لێرانەکەوە من وەکو کەسێکی پێشمەرگەی لێرین ئەوە ڕاو بۆ چونەوە بەڕاستی کارە ساتیشە حەقوایە قیادەی کورد هەنگاوی جدی باوێ لە بۆ پێشگرتنی ئەو کۆچە کە بەشاڵا و ڕۆژانە دەبینین بەداخەوە کوردستان بەجێدێنن. بەڵێم کاک عەدنان هەروەها زۆر کەس ئەڵێن کە پێشمەرگە شەڕی داعش ئەکەنە و لایەنی سیاسیژی شەڕی کورسی ئەکەنە بتایبەتی لە کاتێکی وەکو ئێستا کە حرێمی کوردستان لە نێو وەزعێکی زۆر مەترسیدایە و دژمنانی کورد زۆرن وەکو ژنابتەنجی دیار کرد کە دەستی وڵاتانی ئیقلیمی بتایبەتی ئیران و تورکیەژی تێدایە. باشە کاک عەدنان پێویستە چ بهێتەکردن لە پێش ئەم وەزە ئالۆستر ببە؟ کورد پێویستە ئێستا سەرکرداتی کورد وەکو ئاماژەم پێدا هەنگاوی جدی باوێ لێک تێگەشتنەوە و دانیشتن لەسەر مێزی دانوستاندن بەڕاستی سازان پێویستە تەوافقێکی سیاسی پێویستە ئێستا بمانەوێ نەمانەوێ کاتی خۆی تەنیا دوو هێزی دەسەڵاتە بوو یەکێتی و پارتی لە کوردستان حکومڕانی دەکرد پۆستەکان لە بینی خۆیان دابش کرابوو بەڵام ئێستا هێزێکی ترکە هاتیتە گۆڕەوە ئەویش هێزی گۆڕانە بجوتنەوەی گۆڕانیش بمانەوێ نەمانەوێ هێزێکە جەماوەر دەنگی پێداوە حسابی دەبی بۆ بکرێت چ لە ئاسی کوردستان چ لە دەرەوەی کوردستان ئیتر بۆیە پێویستە هەمویان دابنیشن ئەو کێشە و ناکۆچی ئەو ڕۆکە هەیە لەسەر پۆستی سەرۆکی هەرێم بەلاوەی دابنێن بە حەقیقەت ئێمە کێشەی لەوەی گەورەترمان هەیە کەوا کەسێک دەست نیشانکە بۆ سەرۆکی هەرێم و من پێم باشە ئەگەر ئەو پۆستە هەر ئەو های لێ هات هیوادارم کەوا کاک مەسعودیش گوێ لە زۆرینە بگرێ و بە بەرنامەکەی خۆیان دابستنەوە ئەگەر مادەم هەر ئەوەیە کەوا خۆیان دەیانەوێ خۆیان هەڵبژێردنەوە یان جەماوەر دەوێ خۆی بزۆر دەنگی پێ بدا یان ئەوەتەیە ئیتر بێتە سەر ئەو قەناعەتە کەوا بگەڕێتەوە بۆ پەرلەمان لە پەرلەمانەوە کەوا ئیتر دەستورەکە یاساوەکان هەموار بکرێتەوە لەوێ ڕابڕیای لەسەر بدرێ بەو شێوەیە دەتوانن کەوا کێشەکان ببەنە ناو پەرلەمان ئەمن پێم باشترە چکم بۆ لێرە یەک خاڵی زۆر گرنگکە بوو نەدەبا ئەوانە کێشەکان برد بە لە دەروی پەرلەمان چارەسەر بکەن وەکو کە بیستمان لە هۆڵی شهید مامۆستا سعید عەبدوڵڵا دانیشتن بەڕاستی دوایش ئەو پڕبێ حورمەتی وە پەرلەمانیان کرد دووبارە پرسەکان بردەوە پەرلەمان ئەڵی بەرپرسی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان ئەوانە بام هەر ئیتر وازم دەینە چکن ئەو پڕبێ حورمەتی کرا بۆیە ئەگەر ئەوانە دەیانێت سیستەمەکە پەرلەمانی بی حەقوایە کێشەکە ببەنە ناو پەرلەمان لە پەرلەمانەوە چارسەری ئەو وەزع بکرێت و هیوادارم کەوا دوور بن لە دەستی دەرەکی ئەو وڵاتەکانی ئەوروپابی ئاوابی دەروزیران بی بانجی پەرلەمانکەن ئەوە کێشەی ناوخۆی کووردە بەڕاستی لە سمعە و سقلی کورد کەم دەکاتەوە. باشم نکاکە عەدنان من بێم ئاخر پرسیار ناوەکو ئێمازانن لە پێشماوایەکی جنابتەن لەگەڵ ژمارە کەسانی تر کۆمەڵەی پێشمەرگەی دێرینەکە لە ئوسترالیا دەمەژان ئەتوانی ڕۆنکردنەوەیەکی دەرباری ئارمانجی ئەم کۆمەڵەی بدی ئێمە و گۆداران؟ بڵێ ئێمە خۆت دەزانی لە پێش دامەزراندنی ئەو کۆمەڵەگە دەرفەتم پێ بدەی بچن دقێک بۆ جەنابەت شی دەکەمەوە لەو وڵاتە چەندین پێشمەرگەی دێرین هەبوو مافەکانی خورا بوو کە هیچیان بۆ نەکردبوو لەوانە خانشینی سلفە ئەرزە مەدالیە هەولیا وەکو پێشمەرگە هیچی بۆ نەکرابوو لێرانە لەبەر ئەوەش تاوانی
کوردستان نەبوو تاوانی خۆمان بوو لێرە لەبەر ململانەی ئەحزابەکان دووبارە لەناوە خۆمان برادران ئیتر لێرە نەیانتوانی بوو چ شتێک بکەن بە ناوی پێشمەرگەی دێرین کە بوونی هەبی لە وڵاتە بۆ جێبەجێکردن و ڕاپەڕاندنی کارەکانی پێشمەرگەی دێرین ئێمە بڕیارماندا لە 5/2/2012 3 ساڵ لەمەوبەرێ یەکەم کۆنفرانسمان ئی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان لە کەلچەرکراپی فێرفید لەوێن دەربەستا بە ئامادەبوونی زۆربەی ئەندامان و بە ئامادەبوونی نوێنەری حکوومەتی هەرێم و ئیتر چەند هاوڕێ و هاوسەنگەری خۆمان کە لە ویلایەتەکان هاتبوون بە ئامادەبوونی کۆمیتەی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان و برادرانی حزبی شوعی کوردستانی ئەوانە ئیتر هەمویان ئامادەبوون ئێمە لەگەر نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە توانیمان کەوە کۆنفرانس ببەستین بە زۆرینەی دەنگ ئیتر بتوانین لێژنەیەک دروستکەن فعلەن لێژنەیەکمان تەشکیل کرد بەڵام ئاستەنگی زۆرمان هاتە پێشتوانیمان زاڵ بین بەسەر ئاستەنگەکان و ئێمە ئێستا خۆشبەختانە توانیمان خلالی ئەو 3 ساڵەی کە دەست بەکار بووین چەندین سلفە بۆ برادران وەربگرین یەک دوو سلفە و چەندین خانشینمان کرد کەوانەی خانشین نەکرابوو پلەکانیان هەندێک بەرز بۆتەوەی پلەکانیان نزم بوو و محاولەشمان کرد میدالیامان نزیکەی 13 میدالیای ڕێزلێنانمان وەرگرت ئەوە بوو مەراسیمێکی زۆر شکۆدارمان بە 2 جار بۆ کرد هەم لە بنکەی بارگای ئۆفیسی پێشمەرگە دێرینەکان لە فێرفید هەمیش قاعەکمان گرت هەر لە فێرفیلدەوە چەندین ئەندام پەرلەمان و چەندین یەک لەوانە لۆبی جوولەکەکانیشمان داوەت کرد و پۆلیسی فدرال و ئیتر ئەوانە زۆری بەشداریان کرد و مەراسیمێکی شکۆدارمان بۆیان ئەنجامدا و ئێمە ئێستا بە فەرمی لە ڕێگای حکوومەتی ئوسترالیاوە ڕیجستەر کراوین کارەکانمان بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی یاسایی بەڕێوە دەبین و هەروەها لەژێر حیمایەی پرۆتێکشنی حکوومەتی پۆلیسی فدرالین لە کاتی کۆبوونەوەکانماندا. بەرێز عەدنان وەلی ئەندامی کۆمەڵەی پێشمەرگانی دێرینەکە لە ئوسترالیای مە زۆر سپاسی ژنابتان کردن سەرکەوتن و سەرفراسی بۆ کار و خەباتی ژنابتان داخواز دەکەن کاک عەدنان زۆر سپاس بۆ کات بەشداربوونی ژنابتان ئەگەر حەزێکی شتێکی تر بڵێ فەرموو. زۆر مەمنون بۆ بەڕێزت کاک مستەفا بێ مجامەلە بە حقیقت چی شتێکەیە من دەمەوێت باسی بکەم بۆ جۆگرەکان و بۆ ڕەوەندی کورد لە ئوسترالیا تۆ تەنیا تاکە میدیایەکی سەرکەوتوو بووی لەو خلالی ئەو ماوەیە کەوا من لێرەمە پێشی منش هەربەتا لێرە من ماوەی 20 ساڵە لە وڵاتم جەنابەت کەسێکی ماندوونە ناسی ڕۆژنامەوانێکی سەرکەوتووی بەبێ جیاوازی بەرنامەکەت ئیتر هەمە ڕەنگانە بڵاو کردوتەوە دوور لە بیر و بۆچینی سیاسی و هیوادارم هەر ئەوەش ببێتە مایەی ئەوەی کەوا کارەکانت زیاتر بەرەو پێشتر ببەیت و دڵنیاشم کەوا کەسێکی بەتوانای من دووبارە زۆر سپاست دەکەم بۆ ئەو کار و چاڵەچێک کە چەندی ساڵە خزمەتی ڕەوەندی کوردیت کردووە لە وڵاتە زۆر سپاس. زۆر سپاسیش نافتاکەم کاک عەدنان زۆر سپاس بۆ ئەم قسە و ئەم گوتنی تو زۆر سپاس سەرکەوتنی بوو زۆر مەمنون سەرکەوتوو بیت. گۆدان بەرێز و گۆدارە پەیویناتە بەرێز عەدنان وەلی کرد و ئەو یەکەکەش ئەو پێشمەرگەین دێرینەکە کە بە ساڵین درو درێژ ناو چیایên کوردستان لە باشووری کوردستان شەڕی ڕژیمی سەدام حوسێن کرد. ناژە وێستانی پێشمەرگە سەرزەوینە کەم کوردستانە ڕەنگینە کا بە هەشتی سەرزەوینە